ئێرث زەوی ئەرث بە ئینگلیزی و کوردی و عەرەبی ناوی سێم هەسارەیە لە کۆمەڵەی خۆر. زەوی تاکە هەسارەیە لە کۆمەڵەی خۆر بوونەوەری لەسەر دەژیێت و ژیانی لێ بەردەوامە. زەوی سێم هەسارەیە لە دووری خۆر دەسوڕێتەوە. لە دوای عەتارد و زوهرە زەوی دێت. قەبارەشی لە هەردووچیان گەورەترە و ئاستی پلەی گەرمیشی لەسەر زەوی گونجاوە تاوەکو ژیانی لەسەر بێت. عەتارد نزیکی لە خۆر و زوهرە بەهۆی هەبوونی کەشوهەوایەکی تێکشکێنەر نەیانتوانیوە وەکو زەوی ژیانی لێ بخۆقێنن. زەوی پێکاتوە لە سیلیکۆن و ئۆکسجین و چەند مادەیەکی کانزایی. زۆربەی ڕووەکەی بە ئاودا پۆشراوە. بەپێی داتاکان ژمارەی دانیشتوانی مرۆڤەکان لەسەر زەوی لە 2017 7.6 ملیار کەس بووە. پێشبینیش دەکرێت بگاتە 11.8 ملیار کەس لە ساڵی 2100. زەوی خاوەنی مانگێکە لە دەوری دەخولێتەوە. لە ماوەی 24 کاتژمێر بە دەوری زەوی دەسوڕێتەوە و ڕۆژ و شەو بەڕێکی دروست دەبێت. بە نزیکەی 365 ڕۆژی ساڵیش زەوی خولێک بە دەوری خۆر دەسوڕێتەوە. 4 وەرزەکە دروست دەکا. هەر وەرزێکیش 3 مانگ دەخایەنێت. باوەڕ وایە 4.5 ملیار ساڵ لەمەوبەر زەوی دروست بووە. شێوازی دروستبوونیشی بۆ چەند بیرۆکەیەکی زانستی دەگەڕێتەوە کە سەرەتا هەسارەیەکی بورکانی بووە و لەو کاتە مانگ لە زەوی جیا بووتەوە. دواتر بەهۆی نەیزێکێک سارد بووتەوە بۆتە بەستەڵک. بەهۆی گەرمی خۆرەوە بەستەڵەکە تواوەتە و ژیان لەسەر زەوی دەستی پێکردووە. زەوی لە دووری 150 میلیۆن کیلۆمەتر لە دەوری خۆر بە خێرایی 29 کیلۆمەتر لە چرکەیەک دەسوڕێتەوە. سوڕانەوەی زەوی وەرزەکانی ساڵ دروست دەکا. کاتێک لە خۆر نزیک دەبێتەوە بەشی سەرەوەی زەوی کە دەکاتە کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەمریکای باکوور دەبێتە هاوین. بە پێچەوانەشەوە بەشی خوارەوەی زەوی کیشوەرەکانی ئەفریقیا و ئەمریکای باشوور و ئوستورالیا دەبێتە زستان. واتە وەرزەکان بەهۆی لاری زەویەوە پێچەوانی یەکن لە بەشی سەرەوە و خوارەوەی زەوی. زەوی بەلاری لە دەوری خۆی دەخولێتەوە و لاریەکەشی بە 23.4 پلا پێوانە دەکرێت. خولانەوەی زەوی ڕۆژ و شەو دروست دەکات. کەش و هەوای زەوی بەهۆی چەند شتێکەوە بۆتە هۆکاری دروستبوونی ئۆکسجین و نایترۆجین. یەکێک لەوانە هەبوونی ماگناتیک فیلدە. ئەم هێزە موگناتیسیە وا دەکات تیشکە زیانبەخشەکانی خۆر نەگاتە سەر هەسارەکەمان. لە چینی ئۆزۆن تێناپەڕێ. چینی ئۆزۆنیش بەرگە هەوای زەوی داپۆشتووە. لە 50 ساڵی ڕابردوو بەهۆی جەنگەکانی زەوی و هەبوونی کارگەیەکی زۆر چینی ئۆزۆن کونی گەورەی تێکەوت. بەڵام زانایان ئێستا دەڵێن چینەکە وا چاک دەبێتەوە لە 2025 بە تەواوی پڕ دەبێتەوە. بەهۆی گونجانی ژیان لەسەر زەوی چەندین بوونەوەری جیاواز لەسەر زەوی ڕێدەکەن. 3 بەشی هەسارەکەشمان بە ئاودا پۆشراوە. زانایان دەڵێن 3 بەشی دەریاکانیش نەگەڕاوین و نازانین چی تێدایە و بوونەوەرەکانمان نەدۆزیوەتەوە و ئاشکرامان نەکردوون. بەهۆی ڕاوکردنەکانی مرۆڤ زۆری لە ئاژەڵەکانی زەوی لە ناوچوون. بەڵام ئێستا ڕێکخراوی گەورە هەن پارێزگاری لەو زۆر ئاژەڵانە دەکەن کە ژمارەیان کەم بووە و ترسی لە ناوچوونیان هەیە. داهاتووی ئەم هەسارەیە پەیوەستە بە پاکڕاگرتنی و پیس نەکردنی. تا چەند پاک ڕادەگیرێت و دارەکان نەبڕێتەوە دەریاکان پیس نەکرێ ئەم هەسارەیە شینە ماڵێکە بۆ هەمووان.